بەهۆی باغ و مەزرعەکانەوە خەریکە 10,000 کەس بێکارە بێت. ئەم بابەتە یاخود ئەو کێشەیە لە پارێزگای دهۆک هەیە. دەمێکە ئەو کێشەیە هەیە، بەڵام ئێستا کە لەناو وەرزی هاوینداین و وەرزی گەشتیاریشە گەشتیارێکی زۆر سەردانی هەرێمی کوردستانەکەم، مەزرعەکان ژمارەیەکی زۆریان لە سنووری پارێزگای دهۆک دروست کراون. ئەمە بۆتە هەڕەشە لەسەر ناوچە گەشتیاریەکان بە شێوەیەکی گشتی، هەروەها ئوتێل و مۆتێلەکانیش. ئۆتێل و مۆتێلەکان کۆمەڵەیەکی تایبەتیان هەیە. ئێستا ئەمڕۆ لەناو کۆبوونەوەیەکدان بۆ ئەوەی بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن. ئەوان هاواریان لێ هەڵساوە، ئەڵێن زۆری مەزرعەکان ئەوانەی کە دروست کراون سەرۆکی کۆمەڵەکە ئەڵێ بە قاچاغیش دروست کراون، واتە بە پێی ڕێنماییەکان نییە، بە پێی ئاگادارکردنەوەی لایەنی پەیوەنددار نییە، بوونەتە هەڕەشە لەوەی کە گەشتیار کەمتر سەردانی ئوتێل و مۆتێلەکان ئەکا. هەمان کات لە ئوتێل و مۆتێلەکان هەروەها شوێنە گەشتیاریەکان زیاتر لە 10,000 کەس وەکو کارمەند وەکو کرێکار کار ئەکەن. ئەڵێ بوونی ئەو مەزرعانە وای کردووەکە ببێتە هەڕەشە لەسەر بێکارکردنی 10,000 کەس لە سنووری پارێزگای دهۆک. ئەوەی کە سەرۆکی کۆمەڵەی ئوتێل و مۆتێلەکان لە دهۆک بۆ 1964 باسی کردووە، ئەڵێ مانەوەی گەشتیار لە ئوتێل و مۆتێلەکان پارێزراوترە نەک لە مەزرعەکان. لە مەزرعەکان هیچ کەسێک لێیان ناپرسێتەوە. بەپێی بەدواداچوونەکانی 1964یش کرێی مەزرعەکان لە 50,000ەوە تاکو 200 یاخود 250,000 دەست پێ ئەکاتن. واتە ئەگەر دەگەشتیار بچنە بچووکترین مەزرعە 50,000 دینار پارە ئەدەن، واتە پارەیەکی کەم بەمانەوەی خۆیان لە شوێنە گەشتیاریەکان ئەدەن. ئەم کێشەیە ماوەی نزیکەی ساڵێک زیاترە بەردەوامە، ئێستاش هەر درێژەی هەیە، بەڵام ئەمڕۆ وەکوتم لە کۆبوونەوەدان بۆ ئەوەی بتوانن چارەسەرێک بکەن، بە تایبەتیش بۆ لایەنە ئەمنیەکە کە ئەوان زیاتر پێداگری ئەکەن لەسەر پارێزراوبوونی ناوچە گەشتیاریەکان لە ڕووی ئەمنیەوە. بەوردی هەواڵێکمان لەسەر ئەم بابەتە کردووە، ئێوە شەتوانن وردەکاریەکەی بخوێننەوە.